سڵاوتان لەبێت بەیانیتان باش بەیانی 24ێکی دیکە لە کوردستان 24ەوە هیوادارم لە هەر کوێیەکن کوردی زمانەکان بە زمانی کوردی کە پێتان ئەڵێم بەیانیتان باش هەر بەڕاستی بەیانیتان پڕ بێت لە باشی خۆشی لەش ساغی تەندروستی ئەمڕۆ بەیانی 24 وەکو ڕۆژانی دیکە لەگەڵتانە و دەستپێکی ڕۆژێکی جوانتان بۆ دەخوازێت سەرەتا ئەمەوێت لە ئەوەوە باس بکەم کە لە کوردستان دەزانن کولتوری جیاوازمان هەیە ئاین و ئاینزای جیاوازمان هەیە بۆیە پەرستگای لالش دەمەوێت کەمێک باسی لەوە بکەم سەبارەت بە ڕێوڕسمێکە لەوێەوە بەڕێوە ئەچێت پەرستگای لالش ڕێوڕسمی چنینەوەی زەیتونی دەست پێ کردووە و زەیتەکەیان بۆ هەڵکردنی چرا بەکارهێنن واتە زەیتی ئەو زەیتونانەی کە ئەیچنەوە بۆ چرا بەکاریهێنن بۆچی ئێستا پێتان ئەڵێم چونکە زیاتر لە 500 کەس لەو ڕێوڕسمە بەشدار بوون لە دەوروبەری پەرستگای لالش زیاتر لە 1000 داری زەیتون هەن کە ساڵانە ڕێوڕسمێکی ئاینی بەڕێوە ئەچێت زەیتونەکان کۆکەنەوە بە زەیتەکەی ئەیانەوێت لالش ڕووناک بکەنەوە جا چۆن بابیبین ڕێوڕسمێن خەلمەتە چنینە زەیتونان لێ پەرستگەها لالش دەست پێ کرد قەول بێژانجی بدەنگێن خوێن پڕی ئیمان بانگ لە خلمەتکاران کردن کو دەست بەوێ خلمەتێ بکن ژێ سەرێ سبها زوودا هەموو ئامادەکارین خلمەتێ هاتینەکردن ژارجێکی ئێزدی لێ بژین ژێ شنگال و باشیک و بازان و وەڵات شێخ لەڤەرتێنە دیتن ji bo xilmeta zeytûna. Qedera vê dinyayê bi destê miya balî wî sê şembûd kirasê îro roja sêya desta evdîne vê xilmeta çinîna zeytûna xilmetkarên me gelek wê hatîn her çiyayê şingarê وش مجمع بابیری بگره ولات شیخ حمو که وتاتین و خلمتیت کن نزدیک 500 مروی و هاتی. آوان زیتونا ایرو و چنین ایرو روزا سیا و دست هفتین و خلمتی. آوان زیتونا حمو هذا الهرة چنین و ده کزیخن وان دارا و حمود الرابن خلمت آخو و حمو بی مقابل بی دراب بخیرتین. وان زیتونا ده حمو چنین ده بنا مخزن الشاي الزيارة ده دانين مخزن آوان واجي زيتونه و ده خزكن هطاه هيفاتشار بخير وخوشي وسلامتي دي محصري دست بكن دي كان زيت بوچرا لالشا نوراني لێ دەواازەیە لالشێ بتری 1000 دارێ زەیتونە هەینا کو ساڵانە ئەو ڕێوڕسم دەست پێ دەکەن زەیتاوان زەیتونە ji bo helkirina çirayan dê perestgeha laliş da têta bekarînan. gelek baş em xilmeta me leş xalî dikin îroka. Dê ew ken û bo çirayê dê çina ebena ekan esirken û dibene evê ciyê qurbanî ew şî xadî bo çiraya wan û e bo fitîle. خلمتا زيتونة شباب وكالة في خلمتها هي بري دا زماني بري باشيكو بعزانا أو التنيت هادنا خلمتي بس نهو مالا خدي أبا حطاش شنقالي ولاد شيخ تينا في خلمتي وخلمت خيرك مظنة أب زيتا تايبت بو شرا وقنديلي دلالشينا ڕۆژانە ji aliyê micêwr û xilmetkarên perestgeha laliş ve 366 çiratên hilkirin da ku ronahî bikeve perestgeha laliş da divêt herdem laliş ronahî be û ji ber ku pîroztirîn û mezintirîn cihê ayinî êzdiyan li seranserî cîhanê salana rêwrismên ayinî jî tê dêne gêran ev rêwrism dê bo bi tirî 6 rojan berdewam be û her êzdiyek dixwaze xilmetê bike dikarî têda bejdar bibe ماهەرشنگالی کوردستان 24 پەرستگەها لالش ئەم بەیانیە ئەتوان بڵێن بابەتێکی ئەوەندە نوێمان هەیە کە لە هەموو جیهان نوێیە لە کوردستان ئەوەی ترەگە لە هەموو جیهان نوێ بێ لە کوردستانیش بۆ یەکەم جارە جا ئەمانوێ باسی ئەو بابەتە بکەین بۆ خودی منیش سەرنجڕاکێشە کە
پرۆژەیەک هەبێت لە جیهاندا ئەنجام نەدرابێت بەڵام لە کوردستان یەکەم جار بێ ئەنجام درابێت ئەمە زیاتر لەسەر پرۆژەیە قسە بکەین بزانین و بابەتە چییە ئەمەش لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە پرۆژەیەکی نوێی داهێنانکاری لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام بدرێت کەوە گوتم بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەموو جیهانە ئەنجام بدرێت دەمانێت بزانی ئامانجی سەرەکی پرۆژەکە لە چیایە کێن ئەوانی کە بەشداری ئەم پرۆژەیە ئەکەن چ لایەنێک ئەگرێتەوە یا لایەنە کۆمەڵایەتیەکان ئەگرێتەوە یاخود لایەنی سیاسیەکان ئەگرێتەوە میکانیزمەکەی چۆن چۆنیە بە چەند قۆناغ ئەم پرۆژەیە جێبەجێ ئەکرێت و کۆمەڵشتی دیکە کەی دەست پێ ئەکرێت و جگەلەوە کێن ئەوانەی کە بەشدارن تێیدا سەبارەت بەمانە ئەمەوێ گفتوگۆ بکەم ئەم پرۆژەی کە لە جیهانە یەکەم جارە ئەنجامەدرێت و یونامیەوێت لە کوردستان بیکات بێگومان خاڵێکی گرنگە بۆیە سەبارەت بەم بابەتە و قسەکردن لەسەری ئەبێت دوو کەس لە خودی و کەسانی کە لەناو پرۆژەکە کارەکەن لەگەڵمان ئەم بەیانیە وەڵامجەری ئەو پرسیارانە بن کە ئەمانەوێ بزانین بابەتەکەمان بە چ شێوەیەکە ئەم پێشبڕکەیە پرۆژەیە هەر چێکاچێتە ئەو چوارچێوەیەوە دیارە ئەم دوو میوانەی من ئەتوانن وەڵامدەری و پرسیاران من ئەو پرسیارانەی کە لەلای خۆشمەوە لە دوێنە دروست بۆ با وەڵامی بنەوەکە خاتو ساکار عومەر هەماهەنگکاری پرۆژەکە و ئاڵا هۆشیار ڕاوێژکاری پرۆژەکە و نووسەر و دەرهێنەری ئەو پرۆژەیە یاخود ئەو ڤیدۆیی کە لەناو پرۆژەکە بەخێر هاتن هەردووکان بەیانیتان باش زۆر بەخێراتن بەیانی 24تان ڕوونا کردەوە بەم پرۆژە نوێیە سپاس بۆ کە لە یەکەم جارە لە جیهانە ئەنجام بدرێت و لە کوردستان بۆ ئەوەی کە بزانم ئەم پرۆژەیە بەوردی بۆمی باز بکەی ساکار لە تۆ دەست پێەکەم کە ئەم پرۆژەیە خودی خۆی چییە جوان بەوردی تێمگەێنە بەوردی تێبگەێنم دو سێ ساعتمەوێت لە بڕە هەڵێم کاتیکەمەوە باشە کورتیکەم زۆر کورتیکەمەوە لە بە هەماهەنگی لەگەڵ نەتەوە گرتوەکانە پرۆژەیەکمان ئەنجامیا لە هەرێمی کوردستان کە سێ هەفتە لەمەوە پێش دەستی پێکرد بەشێک قۆناغێکی و قۆناغێکی تریشی مانگی 12 دەست پێکە ئەم پرۆژەیە بەشی یەکەمی باسەکەم کە پێوترێت ئەلتەرنەت ریاڵیتی گەیم واتە ئەگەر بە تەواوەتی وەریگەڕین بۆ زمانی کوردی ئەکرێ بڵین یاری جێگرەوەی واقع ئەم میتۆدێکی زۆر تازەیە لە دنیاە تەنانەت لە ئەتوانین بڵم لە ئەمریکا و لە ئەوروپا خۆشی تازەیە میتۆدێکە کە پێشتر تەنها بەکار هاتووە بۆ بە بازارکردنی فیلم و کلیپ بەڵام ئێستا ئێمە هەوڵمانیاوە لە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار و کە ئەتوانم بڵم لە هەموو جیهانە بۆ یەکەم جارە ئەم میتۆدە بەکاربێنین بۆ ئەوەی کە بەشداری کۆمەڵایەتی و سیاسی گەنجان زیاد بکەین کەواتە من سەرەتا وتم نازانین بابەتەکە پرۆژەکە بۆ کۆمەڵگەیە یاخود بۆ کەمینەیەکی سیاسی یاخود بۆ هەر ئەسانی کۆمەڵایەتی و سیاسیە هەردوو ڕۆکە جا ئەو تەمەنەی کە بەشدارە بێت مەرجی بەشداربوونەکەی چییە بێت چ تەمەنێکیان لە نێوان چ تەمەنێک هابن ئێمە خۆمان ئامانجمان ئەوەیە کە ئەو گەنجانی کە بەشداریان کردووە لە یاریەکەیە زیاتر لە نێوان تەمەنی 16 بۆ 35 بن بەڵام بێگومان خەڵکیش هەبووە کە تەمەنی زیاتر بۆ حەزی کردو بەشداریکە هیچ بربەستێک نەبووە لەبەرەوەی یاریەکە لە ڕێگەی سۆشەڵ میدیاوە بڵاو کراوەتەوە ئەم جۆرە یاریە ئەگەر باسی میکانیزمەکەی بکەم عادەتەن چیرۆکێکی هەیە ئەم چیرۆکە وەکو تقریبا وەکو فیلم نییە بە تەواوەتی ئاڵا دواتر کاتە کاک ئاڵا وەڵامی ئەوەم ئەیاتەوە مادەم ناو بابەتی ڤیدیۆ گەیمەکەەوە کە چۆنەوەە خودی جەنابێشە نووسینەوەی ئەم ڤیدۆیە کاری سیناریۆکەیت بۆ کردووەکە ئەی نووسیتەوە ئەمێ بزانم ئەبێت ئەم یاریەکی جگرەوە بێ وەکو باسی کرد چۆن توانیتە سیناریۆیەک بنووسیتەوە کە یاریەکی جێگرەوە بێت لەکووە بیرۆکەی ئەوەت بۆ هات وڵای لە ڕاستەیە کە ئەمان یۆنامی باین کردووە داوای کردبوو لە کۆمەڵە کەسی چیرۆک بنووسنیانی هاتنەوەە من هەموو ژیانمە خەیکی چیرۆک نووسیم و مەسا ئەمتوانی بەڵام لەگەڵ ئەوانە کە مناقشەمە کرد هەرچی بیرم لێ کردو زۆر قرس بوو کە جێبەجێکردنی ئەوەی زۆر قرس بوو تا تێگەیشتن ئەوەی کە تۆ چۆن بتانی بیرۆکەیەک دابێنی کە بتوانی خەڵ بەشداری پێ بکەی خۆمانەزانین لە کوردستانە ئەو شتانە هەمیشە هەموو لە کوردستان قورسە چونکو ئێمە عادەتمان کردو بەردامیە لەسەر سۆشیال میدیا خەڵکەکە هەر لە ماڵە دابنی شەیتری ینی نێتە دەرەوە بە سۆشیال میدیا نایەتە دەرەوە وەکوۆیە هەر بۆیە من سێ چوار بیرۆکەم بوو دواتر هاتم لەسەر ئەم بیرۆکە جارێکی یەکەم جار کابراایك بوو لە ساڵی 1930 سیلاحێکی لێو نەبوو
لە تیارەیەکە خەوتە خوارە سیلاحە لە دۆڵێکە لە خەرندێکە و سیلاحە بوو بەهێنیان پەرسترا بە چیرۆکەکە بوو بەڵام کێشەی چی بوو کێشەوە بوو من نەمەتوانی خەڵکی ئەم سەردەمە پەیوەندیکەن بۆ سەردەمە بۆیە هاتین چیرۆکەکە وامان نووسی کە لە ساڵی 2021 موبایلی ون ببێ لە 1976 کابراایك بیدۆزێتەوە بە کابراکەیشی خەڵوز فرۆشتنە و بەکەر خەڵوزیانێ بۆ شار و کاتەوا بوو بۆیە ڕێگەی پەیوەندی لە 2021 بۆ 1976 کە تا ڕادێ لەگەڵ منتەق بگونجێ دۆزرایەوە وەکەوە هێتە پێشچامە ئەو فیلمە علمی خەیاڵەکان هەیە کە کەسێک یان بە بەهۆی کاتژمێرەکەیەوە بۆ زەمانێکی دواتر ئەگەڕێتەوە یا بۆ زەمانێکی پێشتر ئێستا لە سیناریۆکەیەوە بۆ زەمانێکی دواتر ئەگەڕێتەوە بەڵێ ئەگەڕە بۆ 1976 و ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەسەی کە جانتاکەی ون کردبوو کە بەساوی ژنێکە جانتاکەی ون کردووە لە ڕێی تەنورەوە تەنورەی ئاو هەیە کە تەنورە دروستە بێ لە ئاوە ئاوا لولە خواتەوە ئەم جانتا ئەپەڕێتەوە بۆ دو ڕابردوو دوایەوە بەڵام کارکتەرە سەرکیەکە کە نای حەمۆلی بوو حەمۆلی پێی وایە بوو لە تیارەکەوتۆتە خوارەوە ئەو پیاکرۆ پێی وایە مەشتێکی سیر و سەمەرێ تا لە ڕێی ژنێکەوە کە ناوی تووبا بوو لە ناو هینەکە لە ناو چیرۆکەکە ئەو ژنە فێریەکە چونەوە ژنە لە بەغا خوێندوێتی مساقفترە و حەمۆلی داما و بەکەرهینە بە پێڵێ مەسڵای دەویش نایزانێ بەڵام ئیتر ئاوایانی پەیوەندیەکەم بەهێنەوە بەڵام ئەوەی بەلای منە جێی سەرنج بوو خەڵکانێک کە تەلەفۆنیانەکە دەردەدڵیانەگرانی نشانەزانی کێ لە پشتی هێڵەوەیە ئاسان نیانەزانی مەسەلەن کوڕە بوو لە کۆیە بەنام زۆر سەرنجڕاکێش بووە تەلەفۆنیە کرد دەدڵیە کرد ئەگریا یعنی ئێستا ئەوانەی کە بەشدارن لە پرۆژەکە خۆیان نازانن ناو پرۆژەکە ئەزایی بەس بۆی ئاماژە بۆ بم سەرەتا ئەم یاریە چۆنە تۆ بە خەڵک ناڵێکە لە یاریان بەڵکو شتێک بڵاوکەی تۆ لە ناو کۆمەڵگەیە و کاردانەوەکان وەرەگری ئێمە پۆستێکمان بڵاو کرد بۆ وتمان ژنێک مۆبایلێکی ژنێکی ئەجنەبی مۆبایلێکی ون کردووە تکایە هاوکاریمان بکەن واتە هەموو ئینسانێک هەموو کەسێکی کورد لە ناو هەرێمی کوردستانە کە ئەو احساسەی هەیە ئەو هەستەی هەیە بەرپرسیارەتی هەڵەگرێ و پێی وایە ئەبێ یارمەتی کەسێکی تر بە ڕاستەخۆ کە تەلەفۆن بۆ ئێماکە بۆ ئەو ژمارەیەکە کە دامان ناوە ئەو نازانین تەلەفۆن بۆکێکە تەبان یەکسەر ئەبێ بە یاریزان لە ناو یاریەکەیە سەرتا خەڵک نێزانی کە ئەمە یاریە بەڵام دواتر کە تەلەفۆنیانە کردو ئەو گفتوگۆیە دروست ئەبوو لە نێوان 2021 و 1976 کە گۆڕانکاریی زۆر بێگومان ڕووی یاوە لەو بینەیە هەنێکی بە ئەرێنی هەنێکی بە نەرێنی کە ئەم گفتوگۆیە ئەکەن ئینجاتی ئەگا کە ئەمە یاریە و ئەنج ئەڕوا بە شوێن ئەو لغزانەیە کە و مەتاڵانەیە کە لە ناو یاریەکەیە هەیە چکە تۆ بە تەلەفۆنەکە یانیم یاریت شتێکی سەرنجڕاکێشتەیە کە ئەبێ 3 یا 4 میدیەمی میدیایی واتە سوشیل میدیا هەنێجار لە وڵاتانی تر تەلەڤیزیۆن و ئەوشی تێکەوێ بەڵام ئەوی ئێمە بەکارمان هێنا سوشیل میدیا و تەلەفۆن و ئەرزی واقع لەناو ئەرزی واقعی شەشتمان دانابوو کاریزانەکان بە تەلەفۆنەکەی تەلەفۆنیانە کرد بۆ حەمولی ئەڕۆشتن و ئەبوو مەتاڵەکان هەلکەم بۆی بگەن بە بەشەکانیت تەواو کەواتە قۆناغی دوای یاریەکە چییە؟ چۆن کۆتایی پێدا هەموو شتێک سەرەتایەکەوە فیناڵێکی هەیە گرنگیەکەی لە کام تا زیاتر ڕوونکردنەوەی ئەوتان لەلایە بەڵێ ئەم یاریەکی ئێمە کردومانەوە تەبان ئەڵتەرنەتراو دیگەم شتێکی هەیە خاڵی دەستپێکی هەیە بەڵام خاڵی کۆتای نییە خاڵی کۆتای ئەو دقەیە کە هەموو مەتەڵەکان حەل ئەبن خاڵی کۆتای و کاتێک یاریزانەکان کە بەتەواوەتی ئەڕۆنە ناو جەوەکەوە و ئەزانێت کە شتەکە چۆنە پێخۆشحاڵان لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەم یاری ئەنجامدرا واتە لە هەر چواری جیاجیا و وەکو کۆتایی ناتوان بڵم کۆتایی هاتووە ئێستش خەڵک ئەتوانێت تەلەفۆن بۆ ژمارە بکە و بەشداریکە لە یاریەکەیە بەڵام بەشێکی ترمان هەیە دوای ئەمە کە مانگ 12 دەستپێکە ئەویش هاکەثۆنێکی کۆمەڵایەتی سیاسی ژینگەیە کەواتە ئەم بەشەی تری دیسانەوە سیناریۆکەی ئەینوسیتەوە سناریۆ نییە درێژە پێدراوی بەس بۆ ساڵی داهاتووە بۆ مانگی 12 نەمە ساڵی داهاتووە ساڵی داهاتوو هینێکی ترەکەین عینەن ئەم یاریەکی ترەکەین بەڵام هاکەثۆنەکە 16 12 بۆ 18 12 ئەنجامەدرێت هەر ئەمە فکری هاکەثۆن بۆوانی کە یعنی زۆر شارەزاییان نییە بڵم چییە سەرەتا ئەم خوێندەوە هاکەثۆن ئەبێت چی بێت تەنانەت سەرچم لەسەر کرد شتێکم نادۆزیەوە هاکەثۆن وشەیەکی تۆزێ تازەیە هەرچەند لە هەرێمی کوردستانیش ئەنجام درراوە پێ خۆشحاڵانە
هاکەتۆن زیاتر لە ناو ژینگەی تەکنۆلۆژیا هەیە کۆمەڵێک پرۆگرامەر یاخود ئەو کەسانی کە کار لەسەر تەکنۆلۆژیەکەم پێکۆ کۆ ئەبنەوە لە شوێنێ بۆ ماوەی 24 ساعت یاخود لە کۆتایی هەفتەیەکە ئەمانە هەمویان پێکەوە کار ئەکەن لەسەر نووسینەوەی پرۆژەکانیان و عادەتەن شێوازێکی ڕکابەریانەی هەیە واتە پرۆژێک یاخود دوان یاخود سیان یەکەم ئەبێ لە ناو پرۆژەکانە ئێمە بە شکڵێکی تر هاتوین دیسان ئەمیش ئەمە یەکەم جارەکە بەم شێوازە ئەنجام بدرێ یەکەم هاکەتۆنی گەنجان بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەش و هەوامان ڕاگەیاندووە کە ئێستا خەڵک دەتوانن لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە لە سۆشیۆل میدیا 25 واتە ساڵی 2050 لە بەرۆی پێمان وایە خەڵکی ئێمە دەبێ بیلەوە بکاتەوە دیدگای بۆ 2050 و دیدگای بۆ داهاتوو چییە؟ گەنجانە توان پرۆژەکانیان تەقدیم بکەن لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە ئەم گەنجانە هەمویان 16 بۆ 18مان کۆ ئەبنەوە لە شوێنێک بە تیمە بن تەبعاان هەریەکە پرۆژەی خۆی تەقدیمەکە لەسەر پرۆژەکانیان ئیشەکەن کاتە ئەبێ لیژنەیەکیش هەبێت کە هەڵسەنگاندن کە دێمەوە بۆلات سەبارەت بە لیژنەکە بزانم کێیە کارێکی واجیهانیەکرێت کێ ئەو کەسەی کە سەرپەرشتی ئەو کارە ئەکات ئەمێ بزانم ئەدویست کاتێکە پرۆژەکەت پیانوتی سینارۆکەی بۆ بنووسەرەوە ئەدویست مۆرکێکی کوردەواری پێوە دیار بێ بۆی کە چونکە لە یەکەم جارە لە جیهانە ئەنجامەدرێت کە دواتر کە باسی لێوەکرایان تەقلیدی لەسەر کرایەوە هاوشێکرایەوە مۆرکێکی کوردەواری پێوە بێت هەوڵی ئەوەدا شتێکی کوردەواریتیان بێت لەبەرەوەی ئەگەر ئەوانەی کە تەلەفۆنەکەن چیرۆکەکە بە تەواتی نازان بەش پێیانەکە ینی خوان وردۆر لە تەلەفۆنەکان ئاتەیەگەن کە چیرۆکە کەچێ بەڵام ئەوەی کە لە لای من هەیە بڵێ کابرا ناوی حەموەلیە باسی سەردەمی ئاغا و دەرەبەگایەتیەکەین لە کوردستانە باسی مەسەنەن پرۆسی هێنانی خەڵوز بۆ شار کە لە ساڵەکانی 60ەکان 50کان 70کان ئەمانە پرۆسەیەک بۆ هەر بووە لە کوردستانە دواتر کاراکتەرەکان کە لە ناوهینان هەمویان کوردین بە کوردی قسەیەکەن دواتر مثلا باسی ئەو ژینگە و تایبەتمەندی و تەنانە خودی کەر و ئەم بۆ جۆرە ئاژەڵە مەسەن بار گواستنەوەوانە هەمووی کوردیەوە بە دڵنیایی ئەسەن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان سامیش چیرۆکە هەمووی بینیوە ئەگەر بڵاوێتەوە هەر چیرۆکێکی وەکو ڕۆمانێکی زۆر سەرنجڕاکێشە چون حەمۆلی ئەو کەسێک کە عینەکە ڕوشەوەی تەلەفۆنەکە پەیاکە ماڵی ئاغایەکەی لە لادێکی خۆیانە ڕاگوێ بۆ ڕادیۆ ئەگرێ بزانە خۆ لە ڕادیۆکە شتێک تیارەیەک بەر نەبووەوە شتێ بەر نەبووەوە چون جاران خەڵک نەیبوو هەموو ماڵی ڕادیۆی بێ بە مەسەن لە لادەیەکە دوو کەس بووە ئیتر ئەمەنەیە چون بۆ میوانی ئەمەنەیە چون بۆ میوانی ئیتر بێزارە بوون ناچە لە بەردەرگاوە سەنگیان لە ڕادیۆ بێ ئەو شەوە مەسا حەمۆلی داریشۆ لە بەردەرگاکە سەرەکە خەڵکێکی تریش گوێی بۆ ڕادیۆ گرتووە بزانە بە زمانە قسەکە ئەسەن لێ باسیەوە کە بە زمانێ قسەیانە کرد ئەو عەرەبی تێناگە چاوەڕێی ڕادیۆ بەغا بووە کە بزانە ڕادیۆ بەغا ڕاپۆرتەکانی ڕادیۆ بەغا چونەوە کاتە زمانی کوردی بووە لەوێ کە ئەهات ینی لە دوای ڕادیۆی بەغا کە بە عەرەبی تەواو بێ ئەم جارە حەمۆلی گوێ لە کوردیەکە گرێ بزانە ئاخۆ لە تەیارە شتێ بەر نەبووەوە ئاوا بەلای ئەوینانە هەیە ڕێک مڵکێکی کوردی پێوەیە کە باسی و بابەتانە زۆر باشە ئەمەوێت دواپرسیار ساکار ئەوە وەڵام بیتەوە کە باسی لیژنەیەکی ئەوەمان کرد کە هەڵسەنگاندن بۆ پرۆژەکە ئاکات و ئەگەر پرۆژەکە بەردەوامە کە باسیشتان کردێت بەردەوام کۆتایی ناتۆ گێک ئاماژە بۆ بدەین کە خەڵک ئێستا چۆن بتوانێت لەگەڵتان بەشدار بێ و باسی لیژنەکەم بۆ بکە لەسەر چی هەڵسەنگاندنەکات و چۆن هەڵسەنگاندنەکات و کێشە کە هەڵسەنگاندنەکە ئاکات ڕاستەکەی ناتوانم ناوەکان بڵێم بەڵام ئەتوانم پێت بڵم کە لەسەر ئاستێکی زۆ باڵایە کەسانی زۆ شارەزا و کەسانی بەرپرس کە بتوانن ئیش لەسەر پرۆژەکان بکەن و هاوکاری ئەو کەسانە بکەن کە پرۆژەکانیان تەقدیم کردووە لە ناو لیژنەکەیا بن لیژنەکە پرۆژەکان زیاتر سەبارەت بە بابەتی ژینگە و گۆڕانی کەش و هەوایە بەڵام بە شێوازێکی تەقلیدیە بەڵکو یاسا و ژینگە سیاست و ژینگە حکوومەت و ژینگە یاخود کۆمپانیەکان و ژینگە پرۆژەکە لە هەر سیاقێکی ژینگەیە بێ ئەتوانێت تەقدیمی بکەن لە ڕێگەی پلاتفۆرمەکانمانەوە کە هەتاوەکو هەشتی مانگ پلاتفۆرمەکان کراوەیە بۆ ئەوەی کە گەنجان لە ڕێگەیەوە بتوانن پرۆژەکانیانمان لەگەڵا شێر بکەن و بۆمان بنێرن بەس بۆ ناوی لیژنەکە ئەویانە جارێکە پێناڵێم لە داهاتێکی زۆر نزیکە ئیشەڵڵا بڵایەکەینەوە
زۆر باشە کاتە ئەگەر وا بێت چاوەڕوانیەوەین کە بزانین لێژنەکە کێیە دیارە کەس هەیەتێکی زۆر ناسراوەوە پاڵپشتێکی باشی پرۆژەکەکات من سپاسی ساکار عومەر هەماهەنگی کاری پرۆژەکەەوە ئاڵە هۆشیار ڕاوێژکاری پرۆژە و نووسەر و دەرهێنەرەکەم کە لەم پرۆژەیە کە بۆ یەکەم جارە لە جیهان ئەنجامەدرێت و لە کوردستان دەستێکی باڵاتان هەبووە لە کارەکە بەخێر هاتن دووبارە من ئێستا مۆبایلەکەمم لەبەر زەمانیە تاوکو ئاوها بکەم بڵێم جوانم ئەمڕۆ بە دڵمە نامەیان ئەسرمەوە بە ئەدانەیەکی تراوها بگڕم بزانم ئەمەیان جوان دەرەچێ یاخودنە ئەمە ڕفتارێکە هەمومانەیەکەین ئەگەر منە مای پادەم لە بەردەست نەبووە باوەڕکەن مۆبایلەکەم لە بەردەست بووە تامیوانەکانم لێرە بوون لە کاتێک کە ئەچوونە راپۆرتۆ سێ چوار ئاوها سێڵفیم ئەگرت ئەزانن بۆ ئەمە دیاردەیەکە ڕۆژانە ئەنجامیە دەین نازانم جا ئەم دیاردەیە باشە خراپە لێکەوتەکانی چین بۆیە سێڵفی ئێستا بۆ تا زەقترین دیاردەی کۆمەڵایەتی هەر کەسێک هەندێکی زیرەکی بەدەستەوەیە وەگوتم ڕۆژانە چێت وێنە ئەگرێت مۆبایلەکەی پڕە لە سێڵفی و ڕسمی خۆی بەشێکیان پێیان وایە کە سێڵفی وەکو ئالوودەبوونێکی لێ هاتووە بەشێکیشیان وازانن کە نا سێڵفی وانیە و نابێت زۆر بە بەردەوام تۆ خەریکی سێڵفیگرن هەر ژیانی خۆیان بەژاری پێ ناکەن لەگەڵ کەسە و کەمترین سێڵفی ئەگرن با بۆ چوونی هەندێک لە هاوڵاتیان بزانین دەربارەی سێڵفی پاشان لەگەڵ میوانەکەم لە ڕووی دەروونی و کۆمەڵایەتیەوە باسی سێڵفی گرتن ئەکەین کە من خۆشم یەکێکم لەوانی کە سێڵفیەگرم با بزانم ئادەی چییە مەسەلە گەنجی وا هەیە لێ بۆ بەخۆیانی وەکو نەخۆشیێکی لاتۆ ڕاستی ڕۆژانە لە هەموو دقەیەکە هەموو کاتێکە سێڵفێکی خۆیەگریا بچێ بۆ هەر شوێنی هەر ئیشێ بکە هەر جلێ لەبەرکە بەس منەکو خودی خۆم ناوانیم ئەمە تا چەندە بە نەخۆشیێکی دەرونی دەبینیت من تا ڕادێکی زۆر چکە بەڕاستی یعنی والو کەساکە لە هەموو کاتێکە خولیاوێتی کە خێرا سێڵفی بگرە خواردنیە خوا ڕستمێگە هەرچیەکە سێڵفیەگریا بەلای منەوە نەخۆشیێکی زۆر دەرونیەوە زیاتر ئێستا لە ڕووی هەموو شتێکەوە سێڵفێکە زۆر ناخۆشە چکە تۆ کە دەیگیری ڕسمەکە دەموچاوە زۆر لە پێشە زۆر لە پێشە بەڵام سێڵفی زیاتر ئافرەتان زیاتر بەکاری دێن پیاوان بەکاری نایەنن سێڵفی یعنی پێی جوانە لە دوورتر بوەستێت بەڵام ئافرەت زیاترها وەکو شتێک حەزەکە دەرکەوێت زۆر بەکاری دێنن نەبووتە مەترسیەک یان نەبووتە خویەک بە تایبەتی لە ناو گەنجانە و لە چوارچێوەش ئافرەتان مەترسیەکە بۆ ئافرەتە بۆ پیاوان نییە زیاتر ئافرەت ینی خۆی پێوە گردووە زیاتر هەندێک کێشە هەیە ئێستا زیاتر لەسەر و وێنە و ڕسم و شتانەیە یان لە سێڵفیە تۆ چیتە شوێنە سێڵفیەگرێڵە کاکە سێڵفەکە مەگرە لەبەرەوەی ناخۆشە لەسەر دەکەوێت تا چەندە وەکو نەخۆشیێکی دەرونی شەیبینی لە ئێستا وڵا جا بە ئەم هەموو یان لەم ڕۆژگارەیە ئەم ڕۆژەیە زیاتر ئینسان هیچ نەماوە یان شتێک نەماوە خۆی پێ مەشغوڵکە زیاتر بەو ئەوە کارە ساتەکە ئەم مۆبایل و ئەم سێڵفی و ئەم شتانە هاتە شاریەمەوە لە پڕ بوو کتتو پڕ بوو وایە لە کتتوپڕیشە نەمە ئێمە ئەمانوێت تەقلیدی وڵاتانی تر بکەین بەڵام ناتوانین یعنی بۆتە مەترسیەک بۆ سەر ڕۆژگاری ئەم گەنجانەی ئەم سەردەما تۆکو خۆت وەکو ئافرەتێ لە ڕۆژێکە چەند ڕسمی سێڵفیەگری وڵای بە شخصی ئەمڕۆ یەک ڕسمم گردووە تۆکو گەنجێک ڕۆژانە چەندێک سێڵفیەگری سێڵفی ناگرۆرە موبایلم پێ بەکاری نانم باشە ئەو خووە تا چەندە بە مەترسیە بینی کە گەنجان ڕۆژانە خۆیان ناوەتە ئەوەی کاوێنەی سەڵفی بگرن شتێکی زۆر خراپنی ئەما لە کاتی ساقیکردنا کێشە بۆ خەڵک دروستەکە خۆم برادرم هەبووە لە کاتی ساقیە موبایلی بەدەستەوە بووە بۆ سێڵفی ئەو شتانە تووشی حادیسە بۆ بەهۆیەوە ڕێنمایت بۆ گەنجان چییە؟ لە کات و شوێنی خۆیان کێشەی نییە بەڵام لە کاتی ساقیکردنا ئەو شتانە بەکارنێنن موبایل و ڕسم گرتن و سناافکردنی شوێنی منتیقە لە کاتی ساقیکردنا سێڵفی گرتن بۆتە خۆیەکی گەنجان بەڵێ لەم ڕۆژەیە سێڵفی خەڵک زۆر ئەیگرێت هەر ڕسمێکی وەکو ئەوەی کە بچێتە گەلەریەوە یان بۆ خۆی بمێنێتەوە وێنێکی جوانەگری ئیتر بە پێی وەرزەکانیش ئەگۆڕێت هیوا هەیە لە زستانە حەزەکە لە بەفرە ڕسمێکی جوان بگرێت یان لە بەهارە بۆ دیمەنی جوانی سەوز و دارەکان یاخود پاییز گەڵاکان ئەوەرن ئەتوانێت لەو کاتانەیە سێڵفێک بۆ خۆی ئەگرێت یان وێنێک ئەگرێت بۆ جوانی و پێشم وانیە خوێک بێت چونکە هەر شتێکە و ئاسایی هەموو کەسێک ئەیکات ئەتوانێت بیکە
محەممەد محەممەد خۆ تا چەندە ڕۆژانە چەند سێڵفی ئەگریت بەڵێ وڵا ڕێژێکی زۆر نا بەڵام احتیادی ڕۆژانە سێڵفیەک دوان ئیتر بەپێی شوێنەکە جاری وە هەیە شتێکی جوان ڕێەکەوێت لە شوێنەکەیە ئیتر بەپی ئەوە توانێت ڕسمێکی لە پاڵاگریا خۆت کەسێک شخصیاتێک بەناوبانگ هەیە ئەیبینیت ڕسمی لەگەڵاگریت وەڵی من بە مەترسیدا نانێم چونکە ینی ڕسم بۆ خۆت ئەگری هۆ بۆ یەکێکی تر نیانی بڵێ بۆ شتێک نییە ینی بڵێ ئەبێ بەخۆ ناخۆشە بۆ تۆ هەرەوەنە بەلا تۆ ئاسایی ئەگەر بۆ ئەمە وەکو دیاردێکی لات و بە تایبەتی لە ناو گەنجانە بچنە هەر شوێنێ ڕسمەگرن وەڵی ینی شەرت ئەوە نییە ینی ڕسم گرتن بڵێ بچێتی هەر شوێنێک ڕسمگری ینی بە پێویست بێت بۆ ڕسمگرتن ئاسایە خەیچیەکە وێنەگرتنی گەنجان بە شێوازی سێڵفی تا چەندە وەکو خۆی یان وەکو نەخۆشیێکی دەرونی بینی تۆ وڵا ناتوانم بڵێم وەکو ئەلان وەکو نەخۆشینی لاتێ نە ڕسم دانێ دوان سیان چوار خۆ ئەو هەموو ڕسمە ئەبێ هەر ناوی بنین نەخۆشینی دەرونی کابرا ڕۆژێ ڕسمێ یا مانیە ڕسمێکە گرێ لە خۆی ئیتە خۆ دائم ئەو تەلەفۆنەکە بەدەسێتی هەر خەریکی ڕسم ئەوە خارج لە هەموو شئوناتێکە بە نەزەری من تۆ ڕێنماییت بۆ گەنجان من تەوسیەکەم بۆ گەنجەکانمان بێن کتێبی بەجێگەی ئەوە کتێب بخوێنەوە بەجێگەی ئەوە بە معلوماتیان ئیزافەکەن بەجێگەی ئەوە بتوانن زانیاریان بووە نەسەرەوە ئەوە جێگای خۆشحاڵیە بۆ ئێمە کە ببینی گەنجەکانمان بۆ شێوە بیرەکەنەوە. وەک بینیتان کۆمەڵێک خەڵک لەبارەی سێڵفیەوە قسەیان کرد بەشێک لە گەنجانی شەبوون هەر مۆبایلەکانی ئەوە نەبوو کە یاخود مۆبایلێکی زیرەک نەبوو کە سێڵفی بگرن واتە ئێستا بووینەتە دوو بەشەوە بەڵام بەشێکی زۆرمان خەریکی سێڵفی گرتنی بەشێکی زۆرمان ژیانمان تایبەتمەندیتیان نەماوە هەر چرکە و هەر کاتێک بمانەوێت وێنەیەکە گرین ژیانی خۆمان شێرەکەین لەگەڵ ئەو خەڵکانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵمانن با بزانین ئەمە تا چەندە دروستە ئەمە نەخۆشیێکی دەرونیە یاخود چەند چرکە ساتێکە کە لە یادمان ئەمێنێتەوە بۆیە منێ زیاتر قسەی لەسەر بکەم شیلان سەعید ڕێنماییکار و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەم بەیانیە لەگەڵمانە بەخێر هاتی خاتو شیلان سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ تۆ خاتو شیلان من ئێستا پێشەوەی کە تۆ بیتە ناو ستۆدیۆوە باسی ئەوم کردوتم هەر خودی خۆم زۆر جار مۆبایلەکەم ئەگرمە دەستمەوە نەت سێڵفیەکە نەدووە نەدەیە هەندێک جاریش بەشداری پێ ناکەم ینی نایکەم شێری ناکەم و دایناگرم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام نازانم بۆچی وەکو خۆیەک ڕەنگە ئێستا من ئێڵێم کەسێکی تر گوێ لێ بگرێ بڵێ منیش وەکو سۆڤان بۆ تە خۆیەک بۆم ئەمە چۆن ئەتوانین پێناسەی بکەین ئەمە نەخۆشیەکی دەرونیە یا خۆ گونجاندنە لەگەڵ تەکنەلۆژیا و دنیای ئەمڕۆیە کە من مۆبایلێکم بەدەستێمە بە شێوەیەکی بەردەوام بەکاری بێنم بە هەموو جۆرێک بەڵێ خۆی ئەگەر باسێکی وێنە بکەین بەگشتی چی وێنەی کەشراو بێ یان وێنەی جوڵاو یان وێنەی فۆتۆگرافی و وێنەی مۆبایل و وێنەی سێڵفیش بەگشتی هەموو وێنەکان بۆ مەبەستێکە باسەکەی مەبەستێکی لە پشتا یانیش بۆ ئەو مەبەستەیە کە لە ناو دڵمانە ئامانجێکی لە پشتا دەمانەوەی دەری ببڕین خۆی پێشتردا تەنها وێنەکان بە کێشراو دەکرد بەدەست دەنووسی بۆ مەبەستێ لە ناو دڵیان بوو لە دوای ئەوەی لە پاش ئەو خۆناغی وێنەی فۆتۆگرافی پەیدا بوو لە پاش وێنەی فۆتۆگرافی دواتر مۆبایل دروست بوو ئەو مۆبایلە زیرەکانە بەڵام لە پاش ساڵی 2012ەوە دەتوانم بڵێم بەکاربەر و بەکارهێنەرەکانی سێڵفی زۆر گەشەیسن لەگەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا کە مۆبایلی زیرەک پەیدا بوو عینەن مۆبایلی بابرێن سێڵفی لە پاش 2012 کە زۆر گەشەیسن زۆر فراوان بوو سەرەتا چۆنە و بواری تاک دوای چۆنە بواری خێزان بواری کۆمەلگا تەنانەت چۆنە و بواری سیاسیەوە کە چەند چیرۆکی دەبیستین و چیرۆکی لەسەرای کە لەو چیرۆکانە بۆ منە پارک ئۆباما کە ئەو وێنەی کاردانەوەیکی زۆری لەسەرە کاتێک کە وێنەیەکی سێڵفی دەگرێ ئەو کاتی کە ناسۆر ماندێلا خەڵات دەکرێت ئەو کاتە کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە بەڵام وەکو پرسیار کە برین بۆچی سێڵفی دەگرین ئەوە وێنەیە کە لە ڕووی سایکۆلۆژیاوە پرسیارێکی گشتاندنە تەعمیمە لەبەرەوەی هەر تاکە و ئامانجێکی لە پشتە کاتێک کە لە کاتی ترکانی وێنەگرتنەکە ئامانجێکی لە پشتە بەهۆی ئامانجێکەوە ینی وێنەکە دەگرێت باشە بەڵام ئێستا وای لێ هاتووە کە ئەمانوێت هەموو خۆشیەکانی خۆمان نیشانی چاردەوروبەرەکەمان بدەین من وا خۆش ئەژیم ئەم خواردنە ئەخۆم سەیری سفرەکەی منکەن ئەمە ئۆتۆمبیلەکەی منە لە تەنیشتی ئۆتۆمبیلەکەمە ئەمە خانوەکەی منە ئێمە
بۆشاییە کە هەمانەمانێ نیشانی خەڵکی بدەین یا هەر بەڕاستی وایە خەڵک ئاوها خۆشەژی و ئەوێ بە بەردەوام خۆشەکانی خۆی شێر بکا لەگەڵ خەڵکە یان شتێکی تریشەیەڵێ دڵی حەسود بتاقێنێ هەروایە بەتەکیید بەڵام لە ڕووی سایکۆلۆژیای پەیوەندیەوە باز دەکات دەڵێ لە ئامانجێکەیە لە وێنەگرتنەکان لە پشت هەر وێنەگرتنێک کاتێک ئەو چرکە ساتی کە وێنەی دەگرین یان سێلفی دەگرین ئەوەیە کە مرۆڤ دائیمەن بیری لای ئەوەیە سەرنجی ئەوەی بەرامبەری ڕابچێشەی ئینجا بە هەر جۆرێک لە جۆرەکان بەڵێ بۆیە ئەمانە سەرنجی هەروەکو مناڵێک کە ڕفتاری سیر و سەمەرەکە بۆی کە خەڵک سەیری بکات یاخۆتە گرنگی پێ بدەن یانە توانین بڵێ مناڵی دەروونمان ئەو کاتە کەمێک بزێوترا هی ئەوەیە بەڵێ بەتاکید ئەگەر باسی مەسەرەن بەگشتی باسی زیانەکان بکەین زیانەکانی هەموو شتێک بابرێن لایانی ئەرێنی هێوەرێنی بێگومان بابزانین زیانەکانی چی بەڵێ لایەنە نەرێنیەکان ئێستا لەبەرەوەی وێنەگرتن زۆر ئاسان بووە زۆر ئاسان بووە لەبەرەوەی مۆبایلەکان دایم لە دەستمانە بەڵێ لە بەردەستمانە و وێنەگرتەکان ئاسان بووە وا دەکەین زوو وێنە بگرین زوو سێلفی بگرین کە زۆر لە دەستمانە و زۆر سێلفی دەگن و بەردەوام دەبین لەسەری دەبێتەوەی حالەتێک پێ دەکتێ ئالوودەبوون ئەو ئالوودەبوونەش وا دەکات تۆ لە پەیوەندیەکانی تر داببڕی بپچڕێت چکە ئالوودەبووی بە سێلفی ئالوودەبووی بە وێنەگرتن وا لێ دێ چێژ لە پەیوەندیەکان وەرناگری چێژ و دانیشتەکانیش وەرناگری ڕاستەکەی لە پاش ئالوودەبوونیش ئەگەر بینە سەرخاڵێکی تر کەسایەتی نێرجسیە مەسەر هەموو کەسێک کە ئالوودە دەبێ ئەنجە لە مەرحەلە بە مەرحەلە بۆ خۆی دێ هەموو حالەتە دەرونیەکان مەرحەلەی بەدوادادێ لە پاش ئەو قۆناغە کەسایەتی نێرجسیدارە نێرجسیەکان بەڵێ کەسایەتی نێرجسی چیە ئەوەیە کە تۆ زۆر سێلفی دەگری زۆر ڕسم دەگری زۆر خۆی خۆش دەوێت زیاد لە حەد خۆی خۆشویستن حالەتێکە ئەگەر هاتوو لە حەدی خۆی بوو بەڵام لە حەدی خۆی تێپەڕە پێ دەکتێت کەسایەتی نێرجسی ئەو کەسە کە زۆر خۆی بەدڵە زۆر معجیبی خۆیەتی زۆر ڕسم دەگرێت زۆر سێلفی دەگرێت دەکات پێم باش نییە وایە حاڵەتێکی نەرجسی باش نییە توی تر هەر خۆتت پێ پێ خۆتت پێ ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەرە لەبەرەوەی ئەو کەسە کە زۆر خۆی بەدڵە لەگە فیلتەرەکان وای لێ دێ لە ذهنی خۆی وا قبول دەکات کە ئەو فیلتەرە بەڵێ ئەو فیلتەرە تەواو یعنی قبولی کردووە لە مێشکی خۆی ئەوە یەکێک لە بێمتوانەیەش دروست ناکات سێلفی لە بینی خودی خۆت لەگەڵ ئەوەی کە واقعی خۆت چیت یان هەندێک دایک هەیە بابێ مەسەر ئەوەوەم لە بیر نەچێت هەندێک دایک هەیە ئەتوان بڵێم ڕازی نییە بە شکلی منداڵەکەی جا منداڵ بە هەر شێوەیەک بێت جوانە هەندێک کەس هەیە باوەڕکە من لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەیناسم من تایسە نازام شکلی منداڵەکە بە تەواو دروستی چۆنە ئەمە نەفلتەریە خاتە سەرنی ئەم نەخۆشیە نەک بۆ خۆی بۆ منداڵەکەش گوازراوەتەوە متمانەی بۆ نییە کە دەموچای ڕاستەقینەی مناڵەکەشی دەربخات بەڵێ قسەکە دوایە بە ئەوە یەکێک لە خاڵەکانە کاتێک کە سێلفی دەگرین لەسەر ئەو قسانەی تۆ بۆ خۆی کاتێک کە سێلفی دەگرین زیاتر ئەو بەشانی کە بەرزن لە ئاستی دەموچاو ئەوانە زۆرتر دێتە پێشەوە بۆ نمونە وەکو لووت وەکو نێوچەوان وای لێ دێ کە ئەو کەسانی کە سەردانی دراسە کراوە توێژینەوە کراوە ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانە پزیشکی جوانکاری دەکەن ئەو کەسانە دەکە ئاڵوودە بووم بە سێلفی زۆر سێلفی دەگرن وای لێ هاتووە نەک بە شێوەی خۆیان وای لێ هاتووە بە فیلتەرەکانش رازیبین بگرە فیلتەرەکانش دەگۆڕن ئێستا وای لێ هاتووی فیلتەری تایبەت بە خۆی دادنێ بۆ لای پسپۆری تایبەت ئەڵێ وەکو ئەو فیلتەرە ئەمێ لوتم چاکەیتەوە وەکو ئەو فیلتەرە ئەمێ ڕاکێشانی وای لێ هاتووە بە شێوەی شکلی خۆی رازی نییە تەنانەت ئەگەر بە مۆبایلێکی ئاسایی وێنەی بگری تەماشای دەکا و لە ذهنی خۆی پێی قبول دی خێرا و شەڕی دەرونی لێرەدا دروست دەبێت یەکسەڕەشی دەکاتەوە لەبەرەوەی بەدڵێنیە خۆی وا فێر بوو لە ذهنی خۆی خۆی قبول کرد دێتە بەرچاوی بە فیلتەر و بەو جوانیانە کە فیلتەرەکان دەگۆڕێت جا تا چەندشیلان لەگەڵم هاوڕێ ئێستا ئەو خانمانش کە بینەرمانن ئەگەر کچان بە یەکەوە وێنە بگرین ئەگەر خودی کەسەکەی کە وێنە ئەگرێت جوان دەرنەچێت سەد کەسی تر جوان دەربچێت هەر ڕەشیەکەتەوە هەتاونی خۆی جوان دەرەچێت یانی واتە ئیتر گرنگی کەسانی چواردەوروبەریش نامێنێت تەنها خودی خۆ دەگەڕێتەوە چەند لایەنەگەیکەکە ئەو کەساتی نێرجسی کە باسم کرد ئەو کەساتی نێرجسی ئاڵوودە بووە بە وێنە دەوێت گرێک دروست بووە با برین لە ناخی دەوێت غڕوریاتێک لە ناخیە دەوێت پڕی بکاتەوە بەوەی کە ئەو فیلتەری بەکاربێنێ و زۆر جوباری بکاتەوە تەواو ئەزانی ئێمە بە یەکشتیش ناوەستینەوە ئێستا جگە لە خودی خۆمان ژیانی خەڵکی تری شەهێنینە ناو سێلفیەکانمانە بۆ نمونەچی بۆ لای نەخۆشێک ئەو توانە و خوڵقی قسەکردنیە سەلفێکە گرێت وێنەکەی دانێت لەگەڵ منا بڵێن خواشی فایبە دەی خوا هزار جار شیفایبە بەس ڕەنگە خۆی حەزی لێ نەبێت ینی ئێمەوەمان کردووە سێلفی گرتن هەر لە نان خواردنەوە کە پرۆسەیەکی ئاسایی ژیانە هەموو ڕۆژێ ئەنجامەدرێت
بەردەوامین هەتا تایبەتمەندیەکانی ژیانی کەسانی تر ئەمە وا ناکات کە تۆ ژیانێکی تایبەتت نەبێ هەموو شتێکت لە بەردەستی خەڵک بێ بەتەکیید گەر باسی زیانەکان بکەین ئەو زیانانی کە باسکەی کەمجار ئاڵوودەبوونە قۆناغا بە دوای دادێ لە دوای کەساتی نێرجسی پەیدا دەبێ لە پاش ئەوەش مەسەلەن لێکەوتو زیانێکی کە هەیە مەسەلەن باسی سێڵفی فیلتەرانەمان کردکەوە بە شێوەی خۆڕازینیا بە شکلی خۆڕازینیا پەنا دەباتە بەر نەشتەریگەری و جوانکاری یەکێکی تر لەوانە کە زۆر حاڵەتی وامان هەیە و بیستووە کە لە بەرزایی هەیە بەردەبێتەوە لەبەرەوەی دەیەوێ وێنەکەی سەرنج ڕاکێش دەربچێ زۆر دەیەوێت سەرچێشی بکات لەگەر سێڵفیەکە هەتاکو سەرنجی ئەوەی بەرامبەر ڕابچێشێ وا لێ دێ ئەوە یەکێک لە زیانەکان تووشی بەرکەوتە بەربوونەوە دەبێت یەکێک لە زیانەکانی تر ئەوانەی کە لە قۆناغێکدا کە زۆر لاسایی ئەو کەسی نمایشکار و کەسە بیانەکان دەکاتەوە کە لەگەل کەلتوری ئێمە ناگونجێ لەگەل کەلتور و خێزانی ئەوان ناگونجێ وا لێ دێ ینی زۆر لاسایی دەکاتەوە تەنانەت وای لێ هاتووە لۆدی بابرین هەموو ڕۆژێ جلەکانی دووبارە نەبێ هەر ڕۆژە جلێکی لەبەر بکا و هەر ڕۆژە حتا بۆ ئێکزواراتەکانی ماڵش دەوانەیە کە بچێت بۆ شتکڕینێک ئێکزواراتێک بکرێ مۆمێک بکرێ جلەکانی دووبارە نکاتەوە بۆ هەتاکو سێڵفیەکەی سەرکەوتوو دەرچێت چونکە ڕۆژانە سێڵفی دەگرێ و هەتاوەکو ینی ڕۆتینی ژیانی ڕۆژانەکەی دووبارە نەبێتەوە باشە خۆت لەگەڵ سەڵفی گرتن چۆنی خۆم ڕاستەکەی حالەتە ڕۆژە ڕۆژی وایە مناسبەیە دەیگری لەبەرەوەی هەموو وێنەگرتنێک بە سێڵفی بە وێنەکانی تر و فۆتۆگرافی کاریگەری ئەرێنی بابرێن لایانی ئەرێنی هەیە و لای نەرێنیشی هەیە خۆ لایانی ئەرێنەکەی دەباتەوە ئەو خاڵی کە ڕاستەکەی وێنەگرتن دەمان هاتەوە ئەو خاڵی کە لەو حالەتە کە تێپەڕێوی بەسەری داوەکو یادگارێک کوالیتی یادگاریەکانمان بەبیردێنێت جا مۆبایل لە زیرەکەەکان ئەوشیان هەیە کە ساڵانە بەبیرتێنێتەوە ساڵی پارتۆ کاتە ئەو وێنێت لە ڕووی خێزانەوە ئەگەر تەمەشا بکەین و بزانن لە ڕووی خێزان پێشتر ڕوحیەتێکی وایان هەبووە بە ڕوحیانەتر بیریان کردەوە کەسانی کە زۆر لەلایەن پیرۆز و مقدەس بوون کەسە گەورەکان نەنک و داپیرە هەر وێنەکانیان ئەوەندە بەرسەردەواسی نزیک بوو لە سەقفی دیوارەکە بەرسەڵیان یان کاتێک کە دەچووی بۆ میێوانداریەک بەڵێ لەگەڵ چا خواردنەوە و چرس خواردنێک ئەلبومەکانیان دەهێنا و تەمەشامان دەکرێت ئەو کوالیتی یادگاریەکان بەرز بوو بەڵام ئێستا لەگەڵ ئەو مۆبایلانە کوالیتی یادگاریەکانی زعیف بووە لەبەرەوەی ڕۆژانە ئەوەندە زۆر دەگرن فریان ناکەینەوە دووبارە سێری بکەینەوە ئەوە یەکێک لە کاریگەریەکانی خێزان یەک کاریگەری دیکەش هەیە ئەمە بزان کاریگەری لەسەر منداڵان چی بەجێ هێڵێ بە ئەرێنی خێزانەکەی تەواو بکەین لەبەرەوەی لە خێزانەکەش بێت گەروی خاڵە چکەش هەیە وای لە هاتووە خێزان کە دەچێتە دەرێ پێکەوە سەردانێک دەکەن یانیش سەفرێک دەکەن وای لە هاتووە چێژ لە پەیوەندیەکان وەرنەگرن چێژێکە یەکتر وەرنەگرن پەیوەندیەکان لاواز دەبێت چکار کەسە و خەریکی مۆبایلێکە و سێڵفیەکەی دەگرێت چەنێ بۆ مناڵان ئەم شتە گوازراوەتەوە بەڵێ بەتەکیید بۆ منداڵان گوازراوەتەوە لەبەرەوەی منداڵ لە بیرمان نچێ منداڵ بەهۆی لاسایکردنەوە فێری ڕۆشتن بووە بۆی لاسایکردنەوە فێری قسەکردن بووە ئێتەبعەن بە لاسایکردنەوە لاسایی داک و پور و ئەم میوانانە کە هەموو دێ بە چاوی دەیبینێ هەموو وا سێڵفی دەگرن ڕسمی دەگرن بەڕاستی ئەوە گوازراوەتەوە بۆی جگە لەوەش کە گوازراوەتەوە لەوانەیە منداڵ ئەو شتێک کە دەیبینێ بە چاوی یەکەم جار ئەوی وەردەگرێت ناتوانێت شیکردنەوەی بۆ بکە پراکتیزەی بۆ بکە و لێکدانەوەی بۆ بکە ئەو شتانە نازانێت لەوانەیە داکە لە حالەتێک لە حالەتەکانی نەگونجا و بێڕسمی بگرێ و لە دەستی بڵاو دەبێتەوە بڵاوی دەکاتەوە ئەوی تەکنۆلۆژیای و بڵاو دەبێتەوە ڕاستیەکەی زۆر ڕووی داوە بۆیە بۆ منداڵەکانمان دەبێت ئاگاداری منداڵەکانمان بێ لەو حالەتە تێکەریان نەکەین لەبەرەوەی لە تەمەنێکی ئێستا بۆ تەنەریت داک و بابەکان هەر منداڵان دەبێتە 10 ساڵ مۆبایلێک ئایپادێکی بۆ دەکڕن ئەو مۆبایلە وا دەکا کە فێری هەموو ئەو فیلتر و سنا بدانان و ئەپلیکیشنەکانیان بۆ دادەنێن دەبێت ئاگاداریان بین لەبەرەوەی منداڵ ئەو شتانە وەردەگرێ یەکەم جار ناتوانێت پراکتیزەی بکە ناتوانێت شی بکاتەوە زۆر هاتنە تا لەگەری گەورە نەبێ و لەگەری ئالوودە نەبێ زۆر تەواوە شیلان سعید ئەم بەیانە لەگەڵمان بوویت ڕاهێنەر و هەروەها ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەم بەیانە لەگەڵمان بوو لەبارەی سێڵفی گرتن کە ئەتوانین بڵێین زۆرینەی خەڵک بەکاری ئەهێنێت بەو هیوایەکی ڕێنماییەکان یاخۆت باسکردن لە کاریگەریە نەرینەکانی بێتە هۆکارێک کە بتوانین هەندێک نەبێت ئەو تایبەتمەندیانێک کە پێویستی ژیانی خۆمانەوە پەیوەندی بە ژیانی خۆمانەوە هێن ناو ژیانی خۆمانە بیهێڵینەوە جا لێرە لەم لەحزێ بە ئەوە دەربێنین لە پرۆگرامەکەمان من و تۆ کاتێکە هاوکاران مەچنە پرۆمۆ سێڵفیەکە گرین باشە زۆر سپاس دەبێت یادگارێک زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتە زۆر سپاس بۆ تۆ دووبارە سپاس
بەڵێ دەمەوێت ئەم بەیانە جگە لەمانی کە باسمان کردووە باس لە شتێکی دیکە کەسە کەمێک لە پرسیارەکانی کۆتایین باسی منداڵانمان کرد منداڵان ئەو ئسفەنجەن کە ئەیانقیتە ناو هەر شلەمەنیەک هەر شتێک کە بۆ هەڵمژین ببێت ئەو منداڵە هەڵیەمژێت من مەبەستم لە ڕەفتارەکانمانە واتە منداڵەکانمان لە هەر کوێیەک بن ئەو ڕەفتارانەیە ئێمە هەڵەمژن جا ئێستا سەبارەت بە پەروەردەی قسەکەین کە پەروەردەی جێگرەوەیە کە کۆرۆنا هات کۆمەڵە گۆڕانکاری بەسەر ڕفتاری منداڵانە هات چونکە وەکو جاری جاران نەیانەتوانی بچنەوە خوێندنگا و بخوێنەوە لە ئوسترالیا پەروەردەی جێگرەوە هەیە کە پەرەسەندووە زۆر لە دایک و باوکو و منداڵەکان دایک و باوکەکان مناڵەکانیان لە قوتابخانە دەرەهێنن دەیانخەنەوە پەروەردەیەکی جێگیرەوە پێتان بڵێن پەروەردەی جێگیر چییە؟ باسم کرد کە ڤایرۆسی کۆرۆنا گۆڕانکاری زۆری بەسەر شێوازی ژیان هێنا بۆیە دایکان و باوکان بڕوایان وابووکە ئیتر شێوازی خوێندنیش گۆڕانکاری بەسەراهێت بۆیە لە ناوم راپۆرتە باسی پەروەردەی جێگرەوە ئاکەین با پێکەوە بینەربین بزانین پەروەردەی جێگرەوە چییە؟ ئەمە ڕۆژێکی قوتابخانەی ئاساییە بۆ ئاریا و دایکی تەنها قوتابخانەی سەرەکیان گۆڕیوە بۆ قوتابخانەی ماڵەوە سابرینا دەڵێت ئاریا لەگەڵ ژینگەی قوتابخانەدا ڕانایە بۆیە ماڵەوەی هەڵبژاردووە ئەو زۆر بەباشی لە ژینگەیەکی قوتابخانەدا نەبوو لە ڕاستیدا کچەکەم نەخۆشی خواردنێکێ بە ناوی ARFEID ئەمەش مانای ئەوە دەگەێنێت کە ئەو فۆبیای خواردنی هەیە لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا سەری هەڵداوە هەزاران خێزانی ئوسترالی منداڵەکانیان لە قوتابخانە دەرهێناوە پەروەردەی جێگرەوەیان لە ماڵەوە دەست پێ کردووە بە پەیداتاکانی کۆمەڵەی پەروەردەی ماڵەوە تۆماری خوێندنی ماڵەوە لە 20 زیادی کردووە لە ڕۆژئاوای ئوسترالیا و ناوچەی پایتەختی ئوسترالیا بە ڕێژەی هاوشێوە لە ماوەی 2 ساڵدا زیادیان کردووە لە کاتێکدا لە تاسمانیا لە 9 زیادیان کردووە بەرزترینی ئەو ڕێژەیە لە کوینزلاندا ساڵی 2019 3500 منداڵ لە ماڵەوە بوون کەچی ئەم ساڵ 5000 منداڵ لە پەروەردەی جێگرەوە یاخود ماڵەوە دەخوێنن. ئەو منداڵانە لە هەسارەیەکی دیکەوە نەهاتوون بەڵکو لێرە لەدایک بوون بەڵام لەگەڵ قوتابخانە ناگونجن ئەو پێمان دەڵێت کاتی ئەوەیە سەیری قوتابخانەکانمان بکەین و هەندێک گۆڕانکاری بکەین. لەگەڵەوەشدا بۆچوونێکی پێچەوانە هەیە کە پێی وایە هێشتا قوتابخانەکان باشترین شوێنن بۆ پەروەردەکردن و فێرکردنی منداڵان. کاتێک منداڵەکە دەهێنیتە قوتابخانە دڵنیایت لەوەی کاتێکی زۆر بە قسەکردن لەگەڵ مامۆستایانی قوتابخانە و تیمی ڕابەراییکردن بەسەر دەبات لە کاتی هەر بڕیاردانێک بۆ پەروەردەی جێگرەوە ڕەنگە وا دەرنەچێت کە دایک و باوک بیری لێ دەکاتەوە و قوتابخانە گونجاوترە. لە کاتێکدا زۆرێک لە دایک و باوکان خوێندنی جێگرەوە هەڵدەبشێرن کە پەروەردەکردنیان لە ماڵەوە ڕێنوێنیکردنە لە ڕێگەی چەند مامۆستایەکەوە لە ڕێگەی ئۆنلاین. بەڵام ڕەنگە ئەمە کەلێن لە فێربوونی درێژخایانی منداڵ دروست بکات و لە ژینگەی کۆمەڵگا دایبڕێنێت. بۆیە ئەو خاڵە نەرێنیە کە زۆر لە خێزان و توێژەران ترسیان هەیە لی. هەندێک کەس هەیە کە فۆبیایان لە شوێنی بەرز هەیە بەڵام هەندێک کەس زۆر چێژی لێوەرەگرن بۆ نمونە چیای نەمرود یەکێکە لەو چیانەی کە خەڵکێک هەیە کە حەز بە بەرزایی ئەکات ئەچێتە سەردانی ئەو شوێنە کە لە باکووری کوردستانە بەهۆی جوانی و بەرزیە سەرنجڕاکێشەکەی گەشتارێکی ناوخۆیی و هەروەها بیانی زۆریش بۆ لای خۆی ڕاکێشێت لەگەڵەوەی کە ساڵی ڕابردوو بەهۆی کۆرۆنا و ژمارەی گەشتیار بۆ بینینی چیاکەکەم بوو بەڵام ئەم ساڵ ئەوانەی کە حەزیان لە شوێنی بەرزە و فۆبیان لە شوێنی بەرز نییە وەکو من زیاتر لە 165,000 گەشتیار سەردانی چیای نەمرودیان کردووە و ئێمەش لەم بابەتە بینەریەک. چیای نەمرودێ باژارێ سەمسوورە باکووری کوردستانê کۆدی لیستا میراتên çanda cîhaniya UNESCO de ye bilindahiya wê 2206 metre e. Pêşwaziya geştyarin dawiya demsalê dike. Di demsala geştyariyê de îsal zêdetirî 165,000 geştyar seredana çiyayê Nemrûdê kirin. Li ser çiyayê Nemrûd peykerin şaristaniya Komegene yên ku dîroka wan vedgere beriya 2000 salî hene. Sedê dehê geştyaran ku seredana çiyayê Nemrûd dikin geştyarên biyanî ne. Bu yıl Mart ayında başlayan turizm sezonu halen devam ediyor. Hatta rewşa seqayê baş be em li benda hatina geştyaran dimînin. Lê li gel barîna berfê serdana geştyaran tê rawestandin. Setadehê wan geştyaran biyanî ne. Heta rewşa seqayê baş be bila geştyar bên û mûzeya cîhaniya herî ciwan û vekirî bibînin.
چای نەمرودێ وەکە جێهەری جوانێ دەرکەتن و ڕۆژ ئاوابوونا ڕۆژێ تێ پێناسکردن. ji ber barîna berfa zêde jî di navbera mehên kanûn û adarê de seredana geştyaran tê rawestandin. Niha çiyayê Nemrûd pêşwaziya geştyarên dawiya werzê payîzê dike. Li çiyayê Nemrûdê hewayeke pir ciwan û xweş heye. Divê demsalê de hewayek bi vî awayî tiştekî pir ciwan e. Divê demsalê de hatina vê deverê gelek zehmet e, lê em gelek bişansin. Mirov ji xweşî û tiştên li vir dibîne bawer nake. Tiştekî bê hempa ye. Daxwaz ji her kesê dikim bên û vê ciwaniyê bibînin. Rojane bi sedê geştyaran ji bajarên Bakurê Kurdistanê û Tirkiye seredana çiyayê Nemrûdê dikin. Geştyar bi ciwaniya çiyayê Nemrûdê kêfxweş in. Hava çok güzel. Gelek behsa çiyayê Nemrûd dikirin. Me jî got em biçin bibînin. Peykerên li vir bê hempa û ciwan in. Mirov matmayê dimîne çawa xelk li ser vî çiyayê jiyaya. Li gor amarên rêveberiya çand û geştyariya Semsûrê sala 2019 976,156 geştyaran seredana çiyayê Nemrûd kirbûn. Lê li sala 2020 ji ber belavbûna vayrosa koronayê ev hejmar dakit bû 52,885 geştyarî. Îsal jî ji ber rakirina qedexeyan û sistkirina rêkarên xweparêziyê 165,374 geştyarên biyanî û navxwe seredana çiyayê Nemrûdê kirbûn. دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ ئێمە بوو زۆر سپاسان دەکەم کە ئەم کاتژمێرە لەگەڵ ئێمەیان بوون و بینەری بەرنامەی بەیانی 24 بوون. هیوادارم کە بابەتەکان بەدڵی ئێوە بوو بێت تا سبەینێ بە گەیشتنەوەیەکی دیکە ئامادەکردنی کۆمەڵێ پڕگە و بابەتی دیکە کە سەرنجی ئەوە ڕابکێشێتەوە بەخواتان دەسپێن و ماڵتەکە.